لە کۆتاییاری هەفتەی سێمی خولی ناوی تۆپی دەستی کوڕان و لە کۆیە یانەی هەولێر بووە میوانی کۆی خاوەن ماڵ. لە نیوە یەکەمی یاریەکە کوڕانی هەولێر لە سەرەتاوە باشتر دەرکەوتن و توانیان با جیاوازی 12 گۆڵ و بە ئەنجامی 23 گۆڵ بەرامبەر بە 11 گۆڵ پێشکەوتن. لە نیوەی دوم سەرەتا یارزانانی هەولێر کشانەوەیان پێوە دیار بوو یاریەکەشیان بە ئاسانی وەرگرت. ئەمە ژوای کرد کۆیە لە یەکسانکردنەوەی ئەنجام یاریەکە نزیک بێتەوە. هەر بۆیە لە کۆتاییەکان ڕاهێنەریانی هەولێر کۆمەڵێک گۆڕانکاری کردو. یارزانان بە گەڕموگوڕیەکی زیاتر و هەوڵی گۆڵتۆمارکردنیان دەدا تاوەکو لە کۆتایی تیپی تۆپی دەستیانی هەولێر با جیاوازی 10 گۆڵ و بە ئەنجامی 37 گۆڵ بەرامبەر 27 گۆڵ براوە بوون. دوای یاریەکە یارزانانی هەردوویانە باسییان لەوە کرد هەرچەندە دڵخۆشن بەکردنەوەی پاڵەوانتێکە بەڵام خۆ ئامادە نەکردنی یانەکان و کورتی ماوەی پاڵەوانتێکە و زۆری ماوەی نێوان پاڵەوانتەکان کاریگەری نەریێنی لەسەر ئاستی پاڵەوانتێکە هەبووە. وڵی شتێک نییە بە ناوی خولی کوردستانەوە یان بە ناوی دەورێکەوە بۆ لەبەرەی کە ئێمە ئیتحادێکی سیستمان هەیە 4 ساڵ جارێ دەورێکەکەنەوە دەوری کوردستان نە ئامادەکاری بۆ کرێت نە پێشترەڵەن دەوراکرێتەوە 3 ڕۆژ پێشەوە کۆبوونەوەیەکەکەن 3 ڕۆژی دواتر قەرارێن کە دەوری کوردستان و یاریەکانی هیچ فرقەی خۆی ئامادە نەکردووە. ئەو یاریزانانەشی کێسە هاتوون یاریەکان هیچیان لە ئاست و مستەوای خۆیان نانین چکامی یاریزانی باش بووە بگرە دەوری عراقی و لە یارزانی متەخەبیشی تیا بۆ یاریان کردووە بەڵام هیچ کەسێک ئامادەکاری نەکردووە بە خولی کوردستان. بەمەش ناوترێ خولتووە دەورەکەی توانێت 5 یاری بێ و یەک تەجەموع بێ و تاوی تر کۆتایی پێ بێ ینی نە ساحە بە ساحەیە نە ڕۆشن و هاتنە نە ئەوەشە بڵی ئەتوانی منافەسەکەی لەبەرەی 5 یاری بە 5 یاری دەرەخەت نایە لەگە فرقەیەکە یاریکێکە ئامادەکاری و نەکردبێ. یانەکانی هەولێر و سلێمانی کەوا ڕکابەری سەرەکی بەدەستێنانی نازناوەکەن با 3 سەرکەوتنی لە دوایەک لە خانەکانی یەکەم و دووەمن سۆران با 2 سەرکەوتن لە سێم و کۆیەش بە تاکە سەرکەوتنێک لە خانەی چوارەمە. یانەکانی ئاڵا و کەرکووکیش با 3 شکستی بە دوایەک لە خانەکانی کۆتایین ڕۆژانی هەینی و شەممەی داهاتوو. لە هەفتەی چوارەم سلێمانی میوانداری سۆران دەکات کۆیە دەبێتە میوانی کەرکووک ئاڵاش پێشوازی لە هەولێری هاوشاری دەکات. حسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام کۆیە.